دوای پرسوڕاکردن دوای تێڕوانین لە ئامارەکان ڕیزمەندی زانکۆکانی هەرێمی کوردستان تێبینی ئەوم کرد کە زانکۆی گەشەبێدانی مرۆیی زانکۆی یەکەمە لە ئاسی هەرێمی کوردستان ئەوێن پێ باش بوو لە ڕووی زانستیەوە و شوێنێکە بۆ بەدیهێنانی خاون و ئامانجەکان. هەر لە سەرەتای هاتنەناوم بۆ ئەم زانکۆیە جددیەتێکی زۆرە بینی مامۆستاکان ئەم جددیەتە بەخشن بە خوێندکارەکان بێگومانە شتێکی باشە ئەبێتە هۆی ئەوەی کە خوێندکارەکان زیاتر و زیاتر هەوڵبان لە خوێندنەکەیانە کامەش بەرەو سەرکەوتنیانەبا بێگومانە جددیەت لە هەر کارەکانە بێ بەڕای من سەرکەوتنیش نابێت. المكتبة فيها أغلب المصادر اللي بيحتاجها الطالب يعني مصادر عالمية مترجمة إلى أكثر من لغة بعرض المحاضرات عن طريق الداتا شو والمدرس بيشرحها بأكثر من لغة يعني هذا الشيء بيخلي إنه أكثر من ثقافة تعطي بالمحاضرة إغناء بمعرفة وبيستعملوا يعني بيعطونا أحدث المناهج وأكثرها تقدما. أحب أشكر جميع ستاف الجامعة على الثقة اللي قدرت أخذها من هذه الجامعة والمعلومات اللي قدرت أكسبها من وراها لدرجة أنه إن شاء الله بالتخرج راح أقدر ألزم أي دعوة تواجهني وأترافع بها بكل قدرة ومستطاعة. باش 3 ساڵ خوێندن بۆم دەرکەوت کە زانکۆی گەشەبێدانی مرۆیی دەواازەیەکە وە تەحقیق بوونی ئامانجەکانە لەو بارەدا کە دەدەێت. مامۆستاکانمان زۆر یاریدە دەرمان بوون بۆ ئەوەی کە منهەجێکی باشمان هەبێت و منهەجێکی داهاتووی باشیشمان هەبێت و بەجگە ئەوەش کەوان پاڵنەرێک بوون بۆ ئەوەی کە اطلاعمان هەبێت لەسەر هەموو بوارەکانی ژیان. This university is high level and I trust them they could lead us to a better future.